ئەنجا لە ڕاستیدا نەبوونی باڵاپۆشی گەڕانەوەیە بۆ جاهیلیەتی سەردەمی پێش ئیسلام، نەک لە ڕاستیدا زۆر کەس پێی وایە کە نەبوونی باڵاپۆشی پێشکەوتن خوازیە. بەڕاستی ئەمە گەڕانەوەیە بۆ سەردەمی جاهیلیەتی پێش ئیسلام. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی قورئان بەڕێزان. خوای پەروەردگار دەفەرمێ وەلا تەبەڕەجنە تەبەڕوج الجاهیلیەتی الئولا. ئەی ئافرەتانی موسڵمان، خۆتان بە شێوازێک دەرمەخەن وەکو جاهیلیەتی سەردەمی پێش ئیسلام کە غەیرە باڵاپۆش بن کەواتە دەگەڕێنەوە سەر جاهیلیەتی پێش ئیسلام. ئەمە پێمان دەڵێت نەک ئەوە کە پێشکەوتن نییە، بگرە گەڕانەوەیە بۆ دواوە کە زۆر کەس دەیەوێت ئاوا لە خەڵک حاڵی بکات. ئەنجا زانایان پێمان دەڵێن باسی حیجاب، باسی خۆداپۆشینی ئافرەت لە سوورەتی نوردا هاتووە، وەک ئەوەی خوای پەروەردگار پێمان بڵێت کە پابەندی بە باڵاپۆشیەوە دەبێتە مایەی ڕووناکی لە دنیا و قیامەت بۆ ئافرەت.